بەڕێزان لە شوێنەکانی خۆتان دانیشن بۆی دەست پێ بکەین. بەڕێزان فەرموون. بەڵێ فەرموون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بەناوی گەلی کوردستان، دانیشتنی ژمارە 11 ئاسایی خولی پاییزە ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەست پێەکەین. سەرەتاش داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەم پوختەی کۆنووسی کۆبوونەوەی پێشوو بەرنامەی کار لەگەڵ ئامادە نەبوانی کۆبوونەوەکانی پەرلەمان و لیژنەکان بە مۆڵەت و بێمۆڵەت بخێنێتەوە. فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی مادەی 5 و بورگەکانی یەکەم و دووەم لە مادەی 16 بورگەی سێیەم لە مادەی 18 بورگەکانی یەکەم و دووەم و سێیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 و 48 و 52 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 13 ئاسایی خولی پاییزەی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێش نیوەڕۆ ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی 12/1/2020 بەم شێوەیە بێت. یەکەم دەنگدان لەسەر پرۆژە یاسای مادە هۆشبەرەکان و کارتێرەکە عەقلیەکان لە هەرێمی کوردستان داش عێراق بەپێی حکمی مادەکانی 90 91 92 96 و 97 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق. دووەم دەنگدان لەسەر پێشنیازە بریارە ڕۆژانە بۆ نەفەرمیەکانی نەتەوەی تورکمان بەپێی حکمی مادەکانی 90 91 92 96 و 97 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق. سێیەم خوێندنەوەی دووەمی پرۆژە یاسای چاکسازی لە خاننشینی موچە و دەرماڵە و پەخشین و ئیمتیازاتەکانی تر بەپێی حکمی مادەکانی 87 88 89 92 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق. بەڕێز سەرۆکی پەرلەمان پوختەی دانیشتنی ژمارە 12 ئاسایە ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 24/12/2019 بەم شێوەیە خوارەوە بوو. دەست پێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمانی کوردستان. دوو خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن و ناوی ئامادە نەبوون و ئامادەبوونی ئەندامانی دانیشتنی پێشووی بە مۆڵەت و بێمۆڵەت لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمانی کوردستان. سێ دەستپێکردنی بورگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمان. چوار خوێندنەوەی دووەم گفتوگۆی پێشنیازی بریاری ڕۆژانە بۆ نەفەرمیەکانی نەتەوەی تورکمان. پێنج دەنگدان لەسەر درێژکردنەوەی خولی پاییزەی ساڵی یەکەم لە خولی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پەسەندکردنی بە زۆرینەی دەنگی ئەندامانی پەرلەمان. شش پەسەندکردنی دەست لە کار کێشانە ئەو ئەندامە پەرلەمانە بە ڕێزانە لەم لێژنەی خوارەوە. عوسمان عەلی اسماعیل لە لێژنەی ئاوەدانکردنەوە بەرهێنان. هەورەمان حەمە شەریف لە لێژنەی شەهیدان و جینۆساید و زیندانیانی سیاسی. حوت پەسەندکردنی دانانی ئەم ئەندامە پەرلەمانە بە ڕێزانە بۆ ئەم لێژنەی خوارەوە. یەک عوسمان عەلی اسماعیل بۆ لێژنەی شەهیدان و جینۆساید و زیندانیانی سیاسی. دوو هەورەمان حەمە شەریف بۆ لێژنەی ئاوەدانکردنەوە بەرهێنان. هەشت خستنە ڕووی بیرۆکەی بەڕێز مەم بورهان قانع پەیوەست بە سیاسەتی بەرگەرخستنی داهاتەکان. نۆ کەوتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو ناوی ئەو ئەندامانەی مۆڵەت پێدراویان بەبێ مۆڵەت ئامادە نەبوو بۆ دانیشتنی ژمارە 12 ئاسایی خولی پاییزە لە بڕواری 24/12/2019 بەم شێوەیە خوارەوە بوو. ئەبوو بەکر عومەر عەبدوڵڵە مۆڵەت، ئەرشەد حوسێن محەممەد مۆڵەت کۆبنەوەی لێژنە، باپیر کامەلە سلێمان ئامادە نەبوو، بەهجەت عەلی ئیبراهیم مۆڵەت کۆبنەوەی لێژنە، بەڵێن ئیسماعیل حاجی ئیبراهیم مۆڵەت کۆبنەوەی لێژنە، ڕاهی ڕەهبەر ئیبراهیم مۆڵەت کاری تایبەت ئەوانەی کە بەشداری کۆنگرەیان کردبوو مۆڵەتیان پێدراوە. ڕۆژان محەممەد کەریم، زیاد جەبار محەممەد، سەلمە فاتح تۆفیق، سەرکۆ ئازاد حوسێن، سۆران عومەر سەعید مۆڵەت کۆبنەوەی لێژنە، شنۆ عەشقی عەبدوڵڵە مۆڵەت لە کاری تایبەت، شێرکۆ جەودەت مستەفا مۆڵەت کۆبنەوەی لێژنە، سەباح مەحموود محەممەد ئامادە نەبوو، عەباس فەتاح ساڵح مۆڵەت کاری تایبەت، عوسمان کەریم سوارە مۆڵەت، کلارە عودیش و یعقوب مۆڵەت، لەنجە ئیبراهیم عەبدوڕەحمان مۆڵەت لە دەرەوەی وڵات، لوقمان حەمەد حاجی مۆڵەت کاری تایبەت، لیزە فەلەکەدین سابر مۆڵەت کۆبنەوەی لێژنە، لەیلە عەبدوجەبار حەدۆ ئامادە نەبوو، محەممەد سەعدەدین ئەنوەر مۆڵەت کۆبنەوەی لێژنە، نەجات شەعبان عەبدوڵڵە مۆڵەت کۆبنەوەی لێژنە، هاوڕێ بەنا محەممەد
مۆڵەت بکاری تایبەت بەشداری کۆنگرێ کردبوو. ناوی ئەو ئەندامانەی کە بە مۆڵەت یان بەبێ مۆڵەت لە کۆبنەوەی لێژنەی هەمیشەیەکانی پەرلەمان ئامادە نەبوون، ناوی لێژنە وزە و سامانە سروشتیەکان و پیشەسازی لە هەفتی 2010 سەرکۆ ئازاد حوسێن مۆڵەت، شێرکۆ جەودەت مۆڵەت، سۆران عومەر مۆڵەت، چنار جەبار بۆیە مۆڵەت، فەرید یعقوب ئیلیە مۆڵەت. لێژنەی پەروەردە و خوێندنی باڵا و تۆژینەوەی زانستی فەرید یعقوب مۆڵەت. لێژنەی کاروباری پەرلەمان و سکاڵە هەژان حەسەن ئەحمەد مۆڵەت، سەروان محەممەد علی ئامادە نەبوو، ڕاهی ڕەهبەر ئیبراهیم ئامادە نەبوو. لێژنەی کاروباری پێشمەرگە سەروان محەممەد علی بۆ کاری مۆڵەت بۆ کاری خۆی، باپیر کامەلە سلەیمان مۆڵەت، بژار خالید عەبدوڵڵە مۆڵەت. لێژنەی کشتتوکاڵ و ئاودێری شوان کەریم محەممەد مۆڵەت لە دەرەوەی وڵات، هەلەز ئەحمەد محەممەد مۆڵەت بۆ کاری خۆی. لێژنەی شارەوانی گواستنەوە و گەیاندنی گەشت و گوزار لە 2020 نەزات شعبان عەبدوڵڵە مۆڵەت، کلارە عەدوشی یعقوب مۆڵەت. لێژنەی کاروباری تەندروستی ژنگەی ماف مەکاربەر 2020 زانە خالید سمایل مۆڵەت، جەلال محەممەد ئەمین مۆڵەت لە لێژنە یاسایی کۆبنەوە هەبوو. لێژنە پەیوەندیەکانی ڕەوەندی کوردستانی 2020 باڵێن ئیسماعیل حاجی مۆڵەت لە لێژنەی دارایی کۆبنەوەی هەبوو، محەممەد سعدەدین مۆڵەت لە لێژنەی دارایی کۆبنەوەی هەبوو. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێستا دەست بە بڕگەی یەکەمی بەرنامەی کارەکەمانەکەین کە بریتیە لە دەنگدان لەسەر پرۆژە یاسای مادە هۆشبەرەکان و کارتێکە ڕعقلەکان لە هەرێمی کوردستان عێراق بە پێی حکمی مادەکانی 90 91 92 96 97 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بۆ مەبەستە داوا لە بەڕێزان سەرۆک و جێگیری لیژنە تایبەتمەندەکان و لیژنەی یاساییەکەین بفەرمونون بۆ شوێنی خۆیان و ئەگەر جێگر لێرە نییە دەتوانن بڕیاردەر لەگەڵ خۆتان بێنن. بەڵێ بەڵێ کاکسۆرم فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە 16 دەی 2019 بە نووسراوی ژمارە 219 دەستەی دەستپاکی هەمواری یاسای دەستەی دەستپاکی ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانی بەڕێز کردووە. داواکارم ڕوونکردنەوەیەکمان بەنێ چۆن تا ئێستا نەخراوەتە بەرنامەی کار ئاراستەی لیژنە یاسایی نەکراوە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاکمەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمەی کە باسی یەکەم پرسێکە پەیوەندی بە کۆی پەرلەمانتارانەوە پێم وایە هەیە پاڵپشت بە مادەکانی 58 و 59 60 ڕەنگە من زیاد لە 30 پرسیار و نووسراوم ئاڕاستەی لایەنی پەیوەنددار کردبێت تا ئێستاکە وەڵامی حکوومەتمان بۆ ناتۆتەوە نووسراوەکان ڕۆشتون یا پرسیارەکان وەڵام ناتۆتەوە. هیوادارم گوروتینێکی زیاتر بەوە بدرێ لە دانیشتەکانی ڕابردوو شاخسەمان لەسەر کردو و کێشە چارەسەر کرێ. سوپاس. بەڵێ سوپاس. کاروان فەرموون. بناوی خی گەورە میهرەبان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی مادەی 69 بڕگەی دووەم هەر پەرلەمانتارێک بۆ هەیە کە داوای پرساننی ئەندامێکی زمانی وەزیران بکات بە واژۆی 1 لەسەر 6 ئەندامانی پەرلەمان. ئێمە بە واژۆی 21 ئەندامی پەرلەمان داوامان کردووە بکە کە بەڕێز وەزیری دارایی ئامادەی پەرلەمان بێ بۆ لە پرسینەوە و لە 9 12 یاداشتەکەمان ئاراستی سەرۆکایەتی پەرلەمان کردووە. لە مادەی هەفتا لە بڕگەی سێم باس لەوە دەکات ئەگەر هاتوو نەیتوانی کە پێویستی بەڕوونکردنەوە یا پێویستی بە لێکۆڵنی هەبوو بۆ 7 ڕۆژ مۆڵەتی هەیە بۆ وەڵامدانەوە. ئەم دێشتێ پەڕیوە تا ئێستا بەڕێزیان ئامادە نەبوون. داواکارم ڕوونکردنەوە بدەن. زۆر سپاس. بەڵێ سەبارەت بەوەی جەنابتان نووسراوی جەختکردنەوە دەکەین. سەبارەت بە پرسیارەکەی کاکسۆران لە ڕاستیە وایە ئێمە بۆمان هاتووە بەڵام لەبەرەوەی هەموو ئەو دەستانەی کە لەژێر چاودێری پەرلەمانی کوردستانن ئێستا ئیشکالێتی بەسەرچوونی مودەکەیان هەیە. ئێمە بیرمان لەوە کردەوە کە هەموو ئەو دەستانە دەبێ سەرۆکی تازەیان بۆ دابنرێ وتمان ئەیخینە ئەو کاتێک کە سەرۆکێکی تازە دێ بۆ ئەوەی کە بتوانین بە ئاسانی مامەڵی لەگەڵ بکەین. بەڵێ فەرموون. لیژنە تایبەتەکان لیژنە یاسایی حازرن. بەڵێ کاک عەلی فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە ئێمە وەکو خۆمان لەگەڵ پرساندنی هەموو وەزیرێکین و لەگەڵ پرساندنی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانیشین بەڵام هەر لە بەپێی پێڕەوی ناوخۆ پێش پرساندن پرسیارەیە پرسیارەکەی وەڵامت بۆ ئەگەڕێتەوە وەڵامەکەت مقنع نییە واژووی دیاریکراوی ژمارەی ئەندامانی پەرلەمان کۆکەیتەوە ئەگەر نا بۆ نمونە تۆ پرسیارت هەیە لەسەر بابەتێک وەڵامت وەرنەگرتووە تحقیقاتی تیانەکردووە لەکوێ بووە یەکسەر بچیتە مەرحەلەی پرساندن. سوپاس. بەڵێ مەبەست چییە لەو پرسیارە؟
وەڵامدانەوە بۆ تۆ نیە مەبەستت پرسانی بەڕێز وەزیری داراییە؟ بەڵێ ئەو مەرحەلانەی تێپەڕانەوە بۆیە ناردوومانە ئێمە پرسیاریان کردووە بەڵێ پرسیاریان کردووە بەڵێ ڕاستەوخۆ داوای تۆ پرسان ناتوانی وەڵامی ئەندامی بەڕێز سەرۆکی پەرلەمان من ناوی هیچ بەڕێزێک منێناوە بەڵێ یاداشتەکەم بینیوە تۆ دایرێکت ڕاستەوخۆ ڕۆشتووی بۆ پرساندن بەڵێ تا ئەوە سەرۆکاتی قەرارەدا ئوسوڵی خۆی بڕیوەیان نەی بڕیوە ئەوان پرسیاریان کردووە وەڵامیان وەرگرتووە وەڵامەکەیان بەدڵ نەبووە و جارێکی تر پرسیاریان کردوێتەوە وەڵامیان بۆ نەهاتوێتەوە بۆیە پرساندنیان کردووە کاک کاروان ئێمە دەرفەتی ئەوەمانیە جواب و جوابدانەوەی تیابێ دەست بە بەرنامەی کار دەکەین من وەڵامم دایەوە لە جیاتی تۆ دەرفەتت نییە تەواو وەڵامم دایەوە لە جیاتی تۆ بە گوێرەی پەیڕەو تەواو فەرمونون کاک سەروان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان من لە کۆبنەوەی لێژنە مۆڵەت دراوم نەک نەهاتووم ئەگەر ئەوە چاک بکرێت سپاس بەڵێ فەرموون بڕگە یەکەمی بەرنامەی کار بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمە دەقی راپۆرتی لژنەی هاوبەش بۆ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بابەت راپۆرتی هاوبەش لژنەی کاروباری یاسایی و لژنەی کاروباری کۆمەڵاتی و داکۆکیکردن لە مافی مرۆڤ و لژنەی کاروباری تەندروستی و ژینگە و مافی مرۆڤ لژنەی ناوخۆ ئاسایش و ئەنجومەنە خۆجیەکان ڕۆژی سێشەممە ڕێکەوتی هەفتی 2020 کاتژمێر 12 کۆبوونەوەی هاوبەشیان ئەنجامدا بە مەبەستی نووسینی راپۆرتی هاوبەش بۆ تاوتۆیکردن و داڕشتنەوەی ئەو پێشنیارانەی کە لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە پێشکەشکراون تایبەت بە پێشنیازە بە پرۆژەی یاسای مادەوژبەرەکان و کارتێکارە عەقلیەکان لە هەرێمی کوردستان داش عێراق لە خوێندنەوەی دووەمدا لژنەکان گەیشتنە ئەنجامانەی خوارەوە سەبارەت بە ناونیشان دوو پێشنیار هەیە پێشنیاری یەکەم وەک خۆی پرۆژە یاسای مادەوژبەرەکان و کارتێکارە عەقلیەکان لە هەرێمی کوردستان داش عێراق پێشنیاری دووەم پێشنیاری لژنەی هاوبەشە پرۆژە یاسای بەرەنگاربوونەوەی مادەوژبەرەکان و کارتێکارە عەقلیەکان لە هەرێمی کوردستان داش عێراق بەڵێ زۆر سوپاس ئێمە پێشنیاری یەکەمە خەینە دەنگدان وەک خۆی بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێمە دوو پێشنیارمان هەیە یەکیان وەک خۆی یەکێکیان هی پێشنیاری لیژنەی هاوبەشە لیژنە هاوبەشەکانە پێشنیاری یەکەم وەک خۆی ناونیشانی پرۆژە یاساکە وەک خۆی هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەی ناونیشانی پرۆژە یاساکە وەکو خۆی بێ با بفەرموێ دەنگی پێ بدە بەڵێ کەس نییە بەڵێ پێشنیاری دووەم پێشنیازی لیژنەی هاوبەشە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە کە ناونیشانی پرۆژەکە بەو شێوەیە بێ کە لیژنە هاوبەشەکان پێشنیاریان کردووە بەڵێ بەڕێزان بە دەنگی 94 ئەندامی پەرلەمان پەسەند کرا
بەڕێزان بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی فکرێکی هەیە ئەو مادانەی پرۆژە یاساکە وەک خۆیەتی ئەسڵ ئەوەیە کە جنابتان راپۆرتی لیژنەکانتان لەبەردەستە ئەوەی کە گفتوگۆی لەسەر کرا پێشنیارێکی هەیە کە مەرج نییە هەمووی بخوێنرێتەوە لەبەرەوەی زۆرن تەنها ئیزافاتەکان بخرێتە دەنگدان و بخوێنرێتەوە و پێشنیاری ئەم لیژنە بەڕێزانەیە کەس اعتراضی هەیە؟ بەڵێ فەرمونون کاک بژار مادەی یەکەم لەبەردەستمان نیە بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی یەک دوو پێشنیار هەیە پێشنیاری یەکەم وەک خۆی پێشنیاری دووەم پێشنیاری لیژنەی هاوبەش بە پێی ئەو دەسەڵاتانەی مادە 91 بەرگەی چوارەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە بە لیژنەی یاسایی و لیژنە تایبەتمەندەکان دراوە ئێمە لە کۆبەندی ئەو بژاردانەی کە پێشنیار کراون لەلایەن ئەندامانی پەرلەمان لە دانیشتنی خوێندنەوەی دووەمدا ئەم پێشنیارە دەخینە ڕەو داوا دەکەن بخرێتە دەنگدان مادەی یەک وەک خۆی تەنیا پێناسەیەک بوو گەڕانەوە بە زنجیرەی 22 زیاد بکرێت 22 گەڕانەوە دووبارەکردنی هەمان تاوان یان زیاتر لە تاوانێک کە لەم یاسادا دەقنووس کراوە دوای دەرچوونی حکمی کوتایی سەرتاوانی پێشتر بەڵێ زۆر سپاس بەڕێزانن دامانی پەرلەمان ئێمە دوو پێشنیارمان هەیە یەکێکیان یەک وەک خۆی یەکێکیشیان وەک خۆی لەگەڵ ئەو ئیزافەیی کە لیژنە هاوبەشەکان دایان ناوە بۆ پێناسەیەکیان ئیزافە کردووە گەڕانەوە بۆ تاوان کە لە ناو یاساکەیە عقوبەکەی بەهێزترە بێ یان زیاترە بێ تعریفیان کردوەوە ئێستا هەردووکی دەخینە دەنگدان یەکەم جار ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە وەک خۆی وەک ئەوەی کە لە راپۆرتی لیژنە هاوبەشەکان هاتووە دەنگ بە مادەکە بدا با دەست بەرزکاتەوە وەک خۆی وەک ئەوەی کە بەبێ ئەوەی کە لیژنەی هاوبەش ئیزافەی کردووە بەڵێ وەک خۆی ئەوەیە کە لە راپۆرتی لیژنەی هاوبەش تەبعاً دوای پیاچوونەوەی زمانەوانی بۆ خۆتان نەزانن ئێمە کێشەی زۆرمان هەبوو لە ڕووی زمانەوانی بەڕێزان با بیخێنێتەوە بەڕاستی ئاوا بەو شێوەیە نازانم بۆ خۆم زۆر قەناعەتم پێی فەرموو بیخێنەوە وەک خۆی بخێنەوە لەگەڵ ئیزافەکە فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی یەک دوو پێشنیار هەیە پێشنیاری یەکەم وەک خۆی بۆ مەبەستەکانی ئەم یاسایە ماناکانی ئەم دەستەواژە و زاراوانەی خوارەوە لە بەرامبەریاندا دانراون یەکەم هەرێمی کوردستان داش عێراق دووەم وەزارەتی تەندروستی هەرێم داش عێراق سێم وەزیری تەندروستی هەرێم داش عێراق چوارەم سندیکای دەرمانسازانی هەرێمی کوردستان داش عێراق پێنجەم سندیکای پزیشکانی هەرێمی کوردستان داش عێراق شەشەم مادە هوشبەرەکان هەر مادەیەکی سروشتیان پێکێنراوە لەو مادانەی کە لە خشتەکانی یەکەم و دووەم و سێەم و چوارەمی هاوپێچی ئەم یاسادا هاتوون حوتەم کاردێکار عەقلیەکان هەر مادەیەکی سروشتیان پێکێنراوە لەو مادانەی لە خشتەکانی پێنجەم و شەشەم و حوتەم و هەشتەمی هاوپێچی ئەم یاسادا هاتوون هەشتەم پێشینە کیمیاییەکان ئەو تخۆمیان پێکاتە کیمیایانەیە کە دەچنە ناو دروستکردنی دەرمانی پزیشکی خاوەن کاریگەری دەرونی وردەکاریەکانی لە هەردوو خشتەی نوێم و دەیەمی هاوپێچی ئەم یاسادا هاتوون نوێم بازرگانی پێکردنی ناڕەوا چاندنی مادە هوشبەرەکان یان بازرگانی پێکردنیانە یاخود بازرگانی پێکردن بە کارتێکارە عەقلی یان پێشینە کیمیاییەکانە بە پێچەوانەی ئەو حکومانەی لەم یاسادا هاتوون دەیەم هاوردەکردن هێنانی مادە هوشبەر و کارتێکارە عەقلی و پێشینە کیمیاییەکانە بوو ناو هەرێم یازدەیەم
هەناردەکردن و بردنەوە یان گواستنەوەی مادە هوژبەر و کارتێکارە عەقلی و پێشینە کیمیایەکانە بۆ دەرەوەی هەرێم چ لە ناوەوەی عێراق یان بۆ وڵاتانی دیکە یاخود بە ڕێگای تێپەڕبوون تەرانزیت مانای زاراوەی هەناردەکردن سەر لە نوێ هەناردەکردنیش دەگرێتەوە تەنها مەگەر بەلگینەیەک قەرینە هەبێت لەسەر پێچەوانەکەی. دوازدەیەم دەستداری حیازە و خاوەندارێتی دەستداری مادە هوژبەرە و کارتێکارە عەقلی و پێشینە کیمیایەکانە بە هەر سیفەتێک بێت و بۆ هەر مەبەستێک بێت. سیانزدەیەم دروستکردن گشت پرۆسەکانی بەدەستێنانی مادە هوژبەر یان کارتێکارە عەقلیەکان کە بە فاڵتەکردن و گۆڕینیان لە شێوەیەک بۆ شێوەیەکی دیکە دەگرێتەوە پرۆسەی گۆڕینی شواتە گۆڕینی مادەیەکە لە شێوەی یەکەمیەوە و دروستکردنیەتی لە شێوەی دووەمیدا. چواردەیەم بەرهەمهێنان جیاکردنەوەی مادە هوژبەر یان کارتێکارە عەقلی یان پێشینە کیمیایەکانە لە بنەچە ڕۆکیەکانیان. پازدەیەم گیراوە هەر تێکەلەیەکی ڕەق یان شل یا خودگازیە کە مادەی هوژبەر لە خۆ بگرێت بە پێی ئەوەی لە بڕگەکانی شەشەم و حەوتەم و هەشتەمی مادەیەکی ئەم یاسادا هاتووە. شازدەیەم بازرگانی پێکردن بەرهەمهێنان و دروستکردن و دەرهێنان و گرتنەوە و دەستداری و پێشکەشکردن و خستنەڕۆوە بۆ فرۆشتن و ڕەواج پێدان و دابەشکردن و کرین و فرۆشتن و ڕادەستکردن بە هەر سیفەتێک و دەلالیکردن و ناردن و پێداڕۆیشتن و بە تەرانزێت و گواستنەوە و هاوردەکردن و هەناردەکردن و نیوەندگیریکردنە لە نێوان دوو لایەندا کە لە یەکێک لەو کردانەوەی لەم بڕگەدا هاتوون. هەفتەیەم ڕۆوەکی هوژبەری هەموارکرا و لە ڕووی بوهێلەوە جینیەن ئەو ڕۆوەکە خوڕسکانن کە مەبەبەستی لێ دەستکەوتنی مادە هوژبەرەکان لە ڕووی بوهێلەوە هەموار دەکرێن. هەژدەیەم پزیشکی مولەتدراوە بە پێی یاسای بەرکاری سندیکای پزیشکان کەلانی کەم بڕوانامەی بەکەلۆریوسی لە پزیشکیدا لە زانکۆیەکی عێراقییان هاوتەکەی بەدەستێنابێت. نۆزدەیەم دەرمانسازی مولەتدراوە بە پێی یاسای بەرکاری سندیکای دەرمانسازان کەلانی کەم بڕوانامەی بەکەلۆریوسی لە دەرمانسازیدا لە زانکۆیەکی عێراقییان هاوتەکەی بەدەستێنابێت. بیستەم ڕادەستکردنی چاودێری کراو ڕێگەدانە بە تێپەڕبوونی باری شەحنە ناڕەوا یان گومان لێکراو لە مادە هوژبەر یان کارتێکارە عەقلی یان پێشینە کیمیاییەکان لە هەرێمەوە بەرەو دەوڵەتێکی دیکە بە ئاگاداری دەسەڵاتە تایبەتمەندەکان و لە ژێر چاودێریاندا بۆ مەبەستی زانینی کۆتا شوێنی مەبەستی بارەکە و بە دواگەران لە تاوانەکە و ئاشکراکردن و دەستگیرکردنی ناسنامەی ئەنجامدەرانی ئەو کەسانەی دەستیان لەم کارەدا هەیە. 21ەم لژنەی باڵا لژنەی باڵا نەهێشتنی مادە هوژبەر و کارتێکارە عەقلیەکانی پێکێنرا و بە پێی حکومەکانی ئەم یاسایە. پێشنیاری دووەم پێشنیاری لژنەی هاوبەش بە پێی ئەو دەسەڵاتانەی مادە نۆتۆیەک بەرگەی چوارەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە بە لژنەی یاسایی و لژنە تایبەتمەندەکان دراوە ئێمە لە کۆبەندی ئەو بژاردانەی پێشنیار کراون لەلایەن ئەندامانی پەرلەمان لە دانیشتنی خوێندنەوەی دووەمدا ئەم پێشنیارانە دەخینە ڕوو داوا دەکەین بخرێتە دەنگدان. مادەیەک وەک خۆی تەنیا پێناسەیەک بوو گەڕانەوە بە زنجیرەی 22 زیاد بکرێت. 22 پێناسەی گەڕانەوە بەم شێوەیە دووبارەکردنی هەمان تاوان یان زیاتر لە تاوانێک کە لەم یاسادا دەخنووس کراوە دوای دەرچوونی حکمی کۆتایی سەرتاوانی پێشتر. بەڵێ زۆر سپاس. بەڕێزان ئەندامانی پەرلەمان وەک خۆی بۆ خوێندنەوە لەگەڵ پێشنیاری لیژنە هاوبەشەکان کە وەک خۆیەتی لەگەڵ ئیزافەکردنی پێناسەیە کە پێناسەی گەڕانەوەیە. ئێستا هەردووکیانە خەینە دەنگدان یەکەم وەک خۆی هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە وەک خۆی ببێتە مادەیەک. لیژنەی هاوبەش هەروەک خۆی دایناوەتەوە تەنها یەک پێناسەی ئیزافە کردووە کە پێی وایە ضرورە. ئەمە ئێستای خەینە دەنگدان وەک خۆیەتی بەبێ ئەوەی کە لیژنە هاوبەشەکان ئیزافەیان کردووە.
بەڕێزان ئەندامانی پەرلەمان بۆی زیاتر تێبگەین وەک خۆی ئەوە بوو کە کاک بژار بۆ جەنابتانی خوێندەوە ئەمە وەک خۆی یەکێکە لە مقتەرەحەکان بەبێ هیچ ئیزافەیەک شتێکی تر هەیە کە لیژنەی یاسایی بە تایبەتی پێیان وا بووە مادەم باسی گەڕانەوە دەکاواتە کەسێک کە مادەی وەژبەر بەکارەهێنێ حکم دەدرێ حکومەکەی تەواوەکە جارێکی تر یان دەفرۆشێ بۆ نمونە متاجەرەی پێدەکا جارێکی تر دەگەڕێتەوە سەر هەمان تاوان لەناو یاساکەیە لەناو پرۆژەکەیە تاوانەکەی با بڵێن ببوون سزاکەی زیاترە لیژنەی یاسایی پێیان وایە گەڕانەوە بۆ تاوان دەبێت پێشتر پێناسە بکرێ اینجا باز بکرێ لە ناو پرۆژە یاساکەیە ئێمە ئێستا لە بەردەم دوو پێشنیارین یەکەم وەک خۆی بەبێ پێناسەکردنی گەڕانەوە هەر کەسێک لەگەڵ ئەوەیە کە وەک خۆی بەبێ پێناسەکردنی زاراوەی گەڕانەوە ئەو مادەیە ببێتە مادەیەک یەکەم لەناو ئەم پرۆژە یاسایە با بفەرمێ دەنگدا لیژنەی هاوبەش گەڕانەوەی تێدایە کاکزانە بەڵێ وەک خۆی بەبێ ئەوەی لیژنەی هاوبەش یاڵا با بڕاتێ مشکلە زۆر تەوزیحمان کردنەوە زیاتر بەڵێ بەڕێزان 25 بەڵێ ئەوەی دووەم وەک خۆی لەگەڵ ئەو ئیزافەیە کە بەڕێز لیژنە تایبەتمەندەکان و لیژنەی یاسای ئیزافە ناتوان دوو جار دەنگ دەن جەنابتان بەڵێ فەرمونون زۆر سپاس 68 دەنگ ئەوەی لیژنەی هاوبەش پەسەند کرا مادەی دواتر فەرمونون برای سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 2 هیچ پێشنیارێک نییە کەواتە وەک خۆی بەم شێوەیە ئامانجەکانی ئەم یاسایە ئەمانەی خوارەوەیە یەکەم خۆپاراستن لە ئالۆدەبوون بە هەر یەکێک لە مادە هۆشبەریان کارتێکارە عەقلیەکان و خراپ بەکارهێنانیان و چارەسەرکردنی کەسانی ئالۆدەبوو لە نەخۆشخانەکانی تایبەتکراو بە چارەسەری دووەم پەرەپێدانی دەستگاکانی هەرێم ئەوانەی پەیوەندیدارن بە نەهێشتنی بازرگانی پێکردنی ناڕەوا بە مادە هۆشبەریان کارتێکارە عەقلییان پێشینە کیمیاییەکان یاخود خراپ بەکارهێنانیان سێەم چۆرکردنەوەی ڕێکارەکانی نەهێشتنی بازرگانی پێکردن و ئالوگۆریکردنی ناڕەوای مادە هۆشبەریان کارتێکارە عەقلی یاخود پێشینە کیمیاییەکان و سنووردارکردنی بڵاوبوونەوەیان چوارەم مسوگەرکردنی جێبەجێکردنی کارای پەیماننامەی نێودەوڵەتیەکانی پەیوەندیدار بەو مادە هۆشبەر و کارتێکارە عەقلی و پێشینە کیمیاییانەی کۆماری عێراق پەسەندی کردوون یان تیایاندا ئەندامە باوەی لە هەرێمیشدا کارپێکراو بن پێنجەم فەراهەمکردنی دروستی مامەلەکردن بە مادە هۆشبەر و کارتێکارە عەقلی و پێشینە کیمیاییەکان بۆ مەبەستی پزیشکی و زانستی و پێشەسازی بەڵێ زۆر سپاس بەڕێزان ئەم مادەیش پێشنیارێکی لەسەر نییە ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەی مادەکە وەکو خۆی کە بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی خوێنیەوە پەسەند کرێ با بفەرموێ دەنگدا چلودو بەڵێ زۆر سپاس بەڵێ بە 98 دەنگ پەسەند کرا مادە سێ برای سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی سێ چوار پێشنیار هەیە پێشنیاری یەکەم وەک خۆی تەنیا لە بڕگەی سێەمدا نوێنەرێکی وەزارەتی ئەوقاف بۆ لیژنەی باڵا زیاد بکرێت پێشنیاری دووەم وەک خۆی تەنیا لە بەرگەی سێەمدا
نوێنەرێکی وەزارەتی پەروەردە و نوێنەرێکی وەزارەتی ڕەوشەمبیری زیاد بکرێ پێشنیاری سێەم وەک خۆی یەکەم لژنەیەک لە وەزارەت بە ناوی لژنەی باڵانەهێشتنی مادەهوژبەر و کارتێکارە عەقلیەکان پێک دەهێنرێت دووەم لژنەی باڵا بە سەرۆکاتی وەزیر دەبێت و جێگیرەکەشی جێگیری ئاسایشی گشتی هەرێم دەبێت سێەم ئەندامانی لژنەی باڵا لە مانای خوارەوە پێک دێت یەک بەڕێوەبەری گشتی فەرمانگەی کاروباری هونەری لە وەزارەت دو بەڕێوەبەری چاودێری تەندروستی دەرونی سێ بەڕێوەبەری پەیمانگای پزیشکی دادی چوار بەڕێوەبەری دەستەی گومرکەکان پێنج بەڕێوەبەری پۆلیسی گومرک شەش نوێنەرێکی هەر یەکە لەم لایەن وەزارەتانەی خوارەوە کە پلەی هیچ کامیان لە بەڕێوەبەری گشتی کەمتر نەبێت ئەلیف دیوانی ئەنجومەنی وەزیران با وەزارەتی داد جیم وەزارەتی دارایی و ئابووری دال وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ها وەزارەتی گشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو واو وەزارەتی ناوخۆ زا دەستگای ئاسایش هەفت غەلەتیۆ چێ نوێنەری هەر یەکە لە سەندیکاکانی پزیشکان و دەرمانسازان چوارەم وەزیر فەرمانبەرێکی وەزارەت لە پلەی وەزیفی لە بەڕێوەبەر کەمتر نەبێت وەک بریاردەری لژنەی باڵا دەست نیشان دەکات پێنجەم سەرۆکی لژنەی باڵابووی هەیە بانگهێشتی هەر شارازایەک لە بواری نەهێشتنی بازرگانی پێکردنی ناڕەوا بە مادە هوژبەریان کارتێکارە عەقلیەکان بکات بە مەبەستی وەرگرتنی بۆچوونی بێ ئەوەی مافی دەنگدانی هەبێت پێشنیاری چوارەم پێشنیاری لژنەی هاوبەش بڕگەی چوارەم وەک خۆی بڕگەی چوارەم بەم شێوەیە لێ بکرێت وەزیر فەرمانبەرێکی وەزارەت کە پلەی وەزیفی لە بەڕێوەبەر کەمتر نەبێ وەک بریاردەری لژنەی باڵا دەست نیشان دەکات بەڵێ زۆر سپاس لە چوارەم کاک بژار چوارەم وەزیر فەرمانبەرێکی وەزارەت ئەو هاکە لە پلەی بەڕێوەبەر کەمتر نەبێ ئەو بکوژێنەوە لای خۆتان بە تەنها ئەوە چکەوە لە خوارەوە پێشنیار کراوە هەڵەیەکی تەبع بەڵێ بەڕێزان ئێمە ئێستا لە بەردەمی چوار پێشنیارین یەکەم وەک خۆی تەنیا لە بڕگەی سێمان نوێنەرێکی وەزارەتی ئەوقاف بۆ لیژنەی باڵا زیاد کرێ هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە نوێنەرێکی وەزارەتی ئەوقاف زیاد بکرێ بۆ لیژنەی باڵا با بفەرمێ دەنگ بدا بەڵێ پێنج بەڵێ پێنج کەس بەڵێ ڕۆژان خان فەرموو نقطەی نظام پەیوەندی بەو مادەیە هەیە وڵی لەسەر کوی پرۆژەکە باڕێ سەرۆکی پەرلەمان با دەنگدان تەواوکەین بەستا بۆرەت بڕگای یەکەمیش بەرنامەکاری سەردەنگدانە سەر پرۆژەی یاسای مادە هوژبەر و کارتێکارە عەقلیەکان وەکی پێشتر و پەخشی ڕاستەوخۆ ڕاگرتبی نوکەشە دەنگدانە ئەس بینم دیسەوە باشترە بێت ڕاگرتنێ و زۆر سپاس باڵێ تەنها بۆ دەنگدان لەسەری پرۆژە یاسای مادە هۆژبەر و کارتێکارە عەقلیەکان تەنها بۆ بڕگەی یەکەم پەخش ڕابگرین تا دەنگەدەین لەسەر قانونەکە بەس بۆ بڕگەی یەکەم تەنها بۆ بڕگەی یەکەم لە بڕگەی دووەما پەخش دەکەینەوە تەنها بڕگەی یەکەم باڕێ سەرۆکی پەرلەمان چەند ئەندامی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە تەنها بۆ بڕگەی یەکەم پەخش ڕابگرین پێشتریش دەنگمان لەسەر داوە پێشتر دەنگمان لەسەر داوە بەڵێ دروستە تەنها پەخش پرۆتۆکۆڵ تەسجیل دەکات تەنها پەخش بەڕێز بەڕێوەبەری ڕاگەاندن تەنها بۆ بڕگەی یەکەم لە بڕگەی دووەما دەکرێتەوە پەخشەکە بەڵێ